بەڵێ دیارە ڕێکخراوی نوێ لەگەڵ ئارامی هەڵەبجە پێکەوە 6 ساڵە ئەم فستیڤالەکەینەوە ئەمە بووە نەرێتێک لە هەڵەبجەکە هەر ساڵێک ئێمە نەیکەینەوە خەڵک تۆزێ دوابکەوێ خەڵک داواکە لەم فستیڤالەدا زیاتر لە 6 جۆر گیا عەرزەکرێن نمایشەکرێ لێرە ئەو خانمانەی لە شاخەکانی هەورامان و لە دەشتی شارە زورێنن لێرە نمایشیەکەن و لەگەڵەوەشە چەندین جۆر خواردنی خۆماڵی کە لە گیا بەرهەمەیەنرێ ئەوانیش دروستەکرێ لێرە نمایشەکرێن ئامانجمان لە فستیڤالە ئەوەیە یەکەم نەوەی نوێ ئاشنا بکەینەوە بە جۆری ئەو گیانەی کە لە ڕابردووە باو باپیرانمان بەکاریانێناوە تەندروستیەکی باشیانە بووە دووەم ئامانجمان ئەوەیە کە خەڵکێکی لە دەرەوەی شار لە دەرەوەی هەڵەبجەیە بە بۆنێم فستیڤالانەوە بێتە هەڵەبجەکەەوەش ئەبێتە بەشێک لە بواری بازرگانی بۆ خەڵکەی کە لە هەڵەبجەیە خواردن بەشداریم کردو گەڵامێ و سڵق یابراخی گەڵامە و ئابراخی سڵق گرنگی زۆری هەیە لە ڕووی دەست ڕەنگینی خانمانەوە ناساندنی ئەو خواردنانی کە بە جیلی نەوەی خوشکانی تازە بۆ ئەو خانمانی ئاسانتر بێ زۆر گرنگ لە ڕووی تەندروستیشە زۆر گرنگە ئێوەی بۆ لەش ساقیە بێ تەندروستە مادەی حافزەیتیانە ئەوەیە یعنی ئینسانێکی ڕێژەی هەزمکردنی باشە بۆ هەزمکردنی زۆر زۆر باشە. نخوال من خواه خوي بحقي أو فرعانة سينية تقول يا وش